پەروەردەی دیموکراتی ڕەخنەگرانە ئەوەیە کە تۆ و بەشداری پێکردن ئەوەیە کە تۆ کار لەسەر تەنها هەڵبژاردەیەکی خەڵک ناکەیت لە انتخابات و لە هەڵبژاردنەکانی پەرلەمان وەکو نوێنەری تۆ بەڵکو تۆ بەشداری لە دانانی مختاری گەڕەکەت بەشداری لە دانانی ئەو کەسێک کە دێک خۆڵانەکەت بۆ پاکەکاتەوە ینی من ئەندامێکی پەرلەمان لەوە چێت 10 ساڵ ئیش بکە ڕۆژێک ئیشەکەی ئەو بەر من نەکەوێت وەکو هەوایەکیش بەرگیانم نەکەوێت بەڵام ئیشی مختارەکە بەر من نەکەوێت من ماقول لە بەشدارم لە دیاریکردنی مختارە بچم بەشدارم لە دیاریکردنی سەرۆکە ئاخر کامیان بۆ ژیانی ڕۆژانی من گرنگی هەیە بۆیە دیموکراتی ڕەخنەگرانە پەروەردەی دیموکراتی ڕەخنەگرانە کار لەسەر ئەوە کە تۆ ئەو کۆمەڵگە بچووکانە بە پێی گەورە بچووکی خۆی دیاری بکەیت ئەوان بڕیار ئەدەن و ئەمە وەکو بڵێ پەیوەندی دروست ئەکەن و تەنها دیموکراتی بۆیش لە سەرەتاوتم میکانیزمی هەڵبژاردن و دەنگدان نییە بۆی کە تۆ کۆمەڵی خەڵک دیاری بکەیت بەڵکو بەشداریە لە ورد و درشتی ژیانی خۆتە گەورەترین شت ئەوەیە کە تۆ خۆت منداڵت بەناو سیستەمی پەروەردە ئەوە چەند کەس لە خەڵکی ئێمە بەشدارە لەوەی لە مەکتەباتی ئەخوێنرێ مامەڵی مامۆستا و تەلەبە چیە مامۆستای تەلەبە چیە دروستکردنی مەکتەبەکە دیوار و دانیشتنەکە ماقولە من 20 ساڵ منداڵم بەناو مەکتەب و زانکۆوا بڕوە بڕیارم نەبێ قسم لەوە نەبێ ئەو کورسی لەسەری دانیشە چۆن بێ چی بێت ئەوەی جەنابەت باسیەکەی ئەو بەهەشتەیە کە لە دنیاە ئەکرێ و هەیشە و قورسی ژنیە و مستەحیلی ژنیە و مرۆڤ گەلێکیش هەیە هەر لەم سەرزەویە بۆ جۆرە ئەژین دنیای خۆیان کردوتە باشت و باشتی قیامەتی ژین ئینشەڵڵا ئەبێ بەنسیبی هەمووان بۆیە ئەو قسانە کە دیموکراتی کە باس لە بابەتانە ئەکا زرنگانەوەکەی وەکو ئەوە وایە باسی بەهەشت بکەیت بەڵام مەبەستی سەرەکی دیموکراسی ئەوەیە یا دیموکراتی پەروەردەی دیموکراتی ئەوەیە کە تۆ دەرفەت دروست بکەی ئەم بابەتانە بە بەرداوامی باس بکەی بۆ ئەوەی تۆ دەرفەتت هەبێ باسی بکەی ینی ئەمە نەک تەنها ئەوە نیە بگەیتە ئەنجام بۆی مرۆڤ بەختەوەر و بەردەوام باسی ئەم بابەتانە بکرێت و ببێتە کولتوری ئەوەی کە تۆ مەبەست لێرە لە پرۆسەکەی ئەی نەگەیتە بڵێ دڵم خۆش بوو تەواویتە دیموکراسی تەواو بەردەوام خۆی دروست ئەکاتەوە بەردەوام گفتوگۆ ڕاوەستە بزانە کێشەیەەکە